سڵاوتان لەبێ ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش. خانەی تایکواندۆی سلێمانی کە لە ئێستادا بە ناوی یانەی وەرزشی زانکۆی سلێمانیەوە بەشداری لە پاڵەوانێتیەکانی عێراقا ئەکات، توانیوێتی نازناوی زۆر باش و پلە و ئاستی زۆر باش بەدەستبێنێت. خانەی تایکواندۆی سلێمانی یەکەمینە لە بەدەستێنانی نازناوەکانە و هاتوونەتە لای خۆیان ئەمڕۆ ئەوان ڕاهێنانەکەن و ئێمەش بینەری ڕاهێنانەکانیان نەبین و لەگەڵ ڕاهێنەرەکەشانە گفتوگۆکەین. ڕاهێنەرەکەیان ڕاهێنەری نێودەوڵەتی مامۆستا شوان لە هەمان کاتدا سەرپەرشتیاری خانەی تایکواندۆی سلێمانی. سڵاو دەبێم کاتەوە باش. سڵای خوا لە جەنابی شەوێ بەخێر بێن. پێشەکی بەخێرهاتنی کەناڵی کورسا دەکەم بۆ ئەم ئەرک و زەحمەتیەکەی کێشایانە. بەخێر بێن سەرچاوەکان ماتن بەخێر بنێخەوە. باشە، باسێکی پاڵەوانێتیەکان مامۆ بکەی. ئێوە لە چەند پاڵەوانێتێکە بەشداریتان کردووە ئەمانەی ڕابردوو تو ئەتیش بازت داهاتوە؟ بەڵێ، وەکو خانەی تایکواندۆی سلێمانی لە ئێستاە بە ناوی یانی وەرزشی زانکۆی سلێمانیەوە بەشداری پاڵەوانێتەکان ئاکەین. لە تەواوی پاڵەوانێتەکانی عێراق کە لە ساڵانی ڕابردووە لەم 2-3 ساڵی ڕابردووە ئەنجام درراوە، لە هەموو پاڵەوانێتەکانە توانیمانە بەشدار بین بێ دواکەوتن لە هیچ پاڵەوانەتیەک. حەمد و سەنا بۆ خوش نزیکەی 26 یاریزانمان ئەوانن کە لەسەر سەکۆی یەکەم و دووەم و سێمی عێراقا لە پاڵەوانێتەکانی عێراقا وەستاون. خاوەنی 3 پاڵەوانێتی نێودەوڵەتین کە لە وڵاتی لوبنان لە ساڵی 2023 توانیان هەرسێکیان نەتیجە بێنن. کەواتە ئێستا پاڵەوانی زۆر باشمان هەیە، ئەم پاڵەوانانی کە لە پشتمانەوەن. باشە، پێمان بڵێ ئێوە چۆن فێرخواز وەرەگرن لە خانەکەی خۆتان بەپێی ئاست، بەپێی تەمەن، بەپێی ڕەگەز وەرگرتنی فێرخوازان لە خانەی تایکواندۆی سلێمانی چۆنە؟ خانەی تایکواندۆی سلێمانی وەرگرتن لای ئێمە مناڵ هەر مناڵێک لە 5 ساڵی تاوا کردبێ لە هەردوو ڕەگەزەکەەوە وەریانەگرین. بە تاکید لە کاتی تەمرینەکانە ڕاهێنانەکانە ئاست بۆ ئاستێکی کە فەرقی هەیە. لێرە ئاستەکان جێ ئاکرێنەوە، بەڵام لە یەک کاتە تەدریب بکەن. ئەوانیش هەم پاڵەوانەکانە بینن، هەمیش ئەوانی کە تازە هاتوون بەجیا تەمرینەکەن لای ئێمە. باشە، ئەمڕۆ ڕۆژێکی ئاساییە و یاریزانەکان پاڵەوانەکان لێرە ئامادەیان هەیە هاتوونەتە خانە بۆ ڕاهێنانەکانی خۆیان. ڕاهێنانەکانتان چۆنە؟ بەپێی هەفتانەوە، بەپێی ڕۆژانە و بە کاتی خۆتان یۆ چۆن ڕاهێنانەکەن؟ ئەمڕۆ ڕۆژێکی ئاسایی نییە بۆ ئێمە. ئەمڕۆ لە بەخاتری کەناڵی کورسات بەڕۆژ هاتوین. ئەگینە ڕاهێنانەکانی ئێمە بە شەوانە لە بەخاتری مەکتەبەکانیان، چونکە ئێمە بەدەر لە تایکواندۆکە ئیتیمامێکی تەواو ئین بە مەکتەبەکەیان، بۆیە زۆر جار ئەگەر یاریزانەکانمان ئاستی خوێندنیان جاری وایە دائابەزێت سەردانی مەکتەبەکانیانەکەین بۆی نەهێڵین و لە خوێندن ئاستیان دانەبەزێتە خوارەوە. زیاتر شەوان تەمرینەکەین لە کاتێکە قوتابخانە هەیە. کەواتە ئەمڕۆ ڕاهێنانەکەین لە بری شەو بە ڕۆژ هاتوون و ڕاهێنانەکانتانەکەن. ئێمەش پێمان خۆشە ڕاهێنانەکانی ئەوە ببین. باشە، فەرموو. من ناومارش مستەفا کە لە ئێستا بۆ خانەی تایکواندۆ نادی زانکۆی سلێمانی یاریەکەم لەژێر سەرپەرشتی مامۆستا شوانە خۆمان حازرەکەین ئینشاڵڵا بۆ پاڵەوانێتی دەرەوەی وڵات G1 و G2 ئینشاڵڵا بە نتیجەیەکی باش لەگەڵ مامۆستا شوانە باشترین مامۆستای عێراق بە سەرکەوتووی ئێنە. من شیام یاریزانی خانەی تایکواندۆی سلێمانی و یەکێکم لە پاڵەوانەکانی عێراق خۆشبەختانە لە کۆی هەموو ئەو پاڵەوانیانی کە تاوکو ئێستا ئەنجام داوە توانیمە پلێکی باش بەدەست بێنم و لە کۆتا پاڵەوانێتیم کە لە مانگی 12 ساڵی 2024 لە بەغدا بەڕێوە چوو لە کێشی 53 توانیم پلەی دوم بەدەست بێنم بەهۆی ئەوەی کە خوێندکاری پۆلی 12 و کەمترین کاتم بۆ تەمرین بووە وەکو ئەزمونێک لە پاڵەوانێتەکە بەشداریم کرد، بەڵام بە ساڵی داهاتوو لە پلانمایە بە سەرپەرشتی مامۆستا شوان بەشدارم لە پاڵەوانێتە نێودەوڵەتیەکان.
منداڵیا یارزانی خانەی تایکواندۆی سلێمانی لەژێر سەرپەرشتی ماسوشانە توانیمە 5 پلەی یەکەم بەدەست بێنین لەسەر ئاستی عێراق و جارێک پلەی سێیەم و توانیمە بەشداری پاڵەوانێتی ئاسیا بکەم و تێیدا پلەی سێیەم لە بەیروت بەدەست بێنم و لێستا یارزانی منتەخەبی عێراق. مامۆستاگیان دەستان خۆش بێت ڕاهێنانی پاڵاوانەکانمان بینی و هەندێک لە ڕایەریزانەکان هەندێک لە پاڵاوانەکان هەر بەردەوام لە ڕاهێنانی خۆیان پێمان بڵێ ئێوە وەکو خانەی تایکواندۆی سلێمانی و کە لە ئێستادا بە ناوی یانی وەرزشی زانکۆی سلێمانی و لە پاڵاوانەتەکانە بەشدارن بوونەتە خاوەنی چەند نازناو. ئەگەر باسی نازناوەکان بکەین نازناوەکان زۆرن زۆر دوور و درێژە بێت بەڵام کۆتا نازناوەکان کە لە ساڵی 2024 بەشداریمان کردووە و بیدایەتی 2025 لە دوو پاڵەوانێتەیە بەشداری بووین پاڵەوانێتی پێشکەوتوان با بڵێن متەقەدیمین توانیمان مەدالیایەکی سێر و زی و دوو برۆنز بەدەست بێنین و لە کۆتا پاڵەوانێتی کە بەشداریمان کرد لە بیدایەتی ساڵ 2 مانگ بۆ 4 مانگ لە شاری بەغا بوو کە تازە پێگەشتوان و شەباب بەشداریمان کرد توانیمان دەمەدالیای ڕەنگاوڕەنگی عێراق بەدەست بێنین ئەویش 2 یەکەم و 5 دووەم و 3 سێمی بوو کۆتا نەتیجەمان ئەوە دەستان خۆش بێت. ئێستاشە باشە یاریزانێکمان هەیە خۆی ئامادەکە بۆ پاڵەوانێتی دەرەوەی وڵات کە لە شاری فوجێرە لە ئیمارات ئەنجامەدرێ دوو پاڵەوانێتی لەسەر یەکە جیوان و جیتو ناوی هاتوتە ئینشاءڵڵا بۆ هەردوو پاڵەوانێکە بەشدارە بێت. دەستخۆش وەکو خانەی تایکواندۆی سلێمانی وەکو پاڵەوانێتی کە بەشدار بە نەداهاتووە تەنیا ئەوە هەیە یا چیتر هەیە کە ئێوە بەرنامەتان بۆی هەبێت پلانتان هەبێت کە بەشدار بنتیایە؟ خۆی یەکێتی تایکواندۆی عێراق هەر بەرنامەیەکی هەبێت هەر پاڵەوانێتێکی هەبێت ئێمە لە هەموو ئاستەکانە بەشدارە بین چکە لە هەموو ئاستەکانە ماشەڵڵا بەتاڵمانەیە و پاڵەوانی باشمان هەیە لە هەموو ئاستەکانە هەر بە پاڵەوانێتیەک بکرێ لە عێراق ئێمە بەشداریەکەن ئینشاڵڵا پلانی ئۆشمانەیە لە ساڵی داهاتووە پاڵەوانێتی نێودوڵەتەکانمان زیاد بکەین. دەستان خۆش بێت. باشە مامەسا ئێوە وەکو جگە لە ڕاهێنانەکانتان وەکو خانەی تایکواندۆی سلێمانی پێشبڕکەی کتێب خوێندنەوە وێنەکێشان خۆشنووسیشتان هەیە مەلەکردنیش بە هەمان شێوە ئەگەر باسێکم پێشبڕکیانەمان بۆ بکەیت. خۆی تایکواندۆ عام وەرزشێکە بەڵام بەدەر لە وەرزشەکە ئێمە ئیش لەسەر بەرەو پێشچوونی ئاستی ڕۆشنبیری و زیرێکی مناڵەکانی ژەکەین لێرە بۆ ئەوی دووریان بخینەوە لە ئەو جەنجاڵی ئەلکترۆنی کە ئێستا لە کۆمەڵگەی ئێمەیە هەیە بۆی مەشغوڵیانەکەین بە پێشبڕکێی کتێب خوێندنەوە پێشبڕکێی وێنەکێشان هەروەها مەلەوانی و تەنانەت چوونم بۆ شاخ و هەفتەی جارێکیش لە پارکی هەواری شارە تەمرینەکەینەوە. باشە ئەوەی کە سەرنجی منی ڕاکێشان و سویتانە گەورەترین هونەری تایکواندۆ ڕەوشتە ئەگەر باسێکی ئەومان بۆ بکەیت وە لە کۆتاییە پێناسەی مامۆستا شوان وەکو ڕاهێنەرێکی نێودەوڵەتی لە هەمان کاتدا وەکو سەرپەرشتیار و ڕاهێنەری خانەی تایکواندۆی سلێمانی پێناسی بەڕێزت چیە بۆ تایکواندۆ؟ خۆی ئەو جملەی کە نووسیمانە ئەمە یەکێکە لە پێشەنگیەکانی خانەی تایکواندۆی سلێمانی چونکە لە هەر بوارێکا کە ئینسانی ئیشکات پێویستە ڕەوشتی لە پێش هەموو شتێکەوە بێ. ئێمەش وەکو خانەی تایکواندۆی سلێمانی پێش ئەوەی کە تەرکیزمان لەسەر دروستکردنی پاڵەوان بێت تەرکیزمان لەسەر دروستکردنی کەسایەتیەک و ڕەوشتێکی بەرزی یاریزانەکانمان هەیە. تایکواندۆش یاریەکی تازە نییە تازە لە وڵاتی ئێمەیە ڕەنگە چەندەهەیەک بێ لە وڵاتی ئێمەیە بەردەوام بێت. تایکواندۆ یاریەکی زۆر کۆنی لە وڵاتی کۆریاوە هاتووە. بناغی تایکواندۆ بۆ پاراستنی جەستە و ڕۆحیەتی ئینسان و هەروە کەرامەتی ئینسان دامەزراوە. تایکواندۆ ئەگەر لە من بپرسی کە ڕاهێنەرێکی تایکواندۆم
وا بۆ پێناساکەم بەشێک لە ژیانمە ینی ئەوەی کە ئێستا لەم خانەیە گوزەرێت لەگەڵ یاریزانەکانمان بۆ بەشێک لە ژیانمان شتێکی پێویستێکی ڕۆژانی ژیانی ئێمەیە بۆیە تا ئەتوانین برەوی پێین و نەکات لە ڕووی وەکو پێم وتی لە ڕووی تایکواندۆ لە ڕووی کەسایەتیەشەوە کەسایەتێکی زۆر جیاواز دروست دەکاتەنان بۆ مناڵەکانیش. دەستان خۆش بێت سپاس بۆ ئێوە لە کاتمانگرتن دەستە خۆش بێت. ئازان و خۆشەویستان وەکو هونەری تایکواندۆ لە ناو هونەرە جەنگیەکانە ئەکرێت بڵێن زانستی ترین یان ورترین هونەری جەنگیە و بۆیە داواکارین کە گرنگی زیاتر بەم هونەرە بدرێت و دایکان و باوکانیش ئەگەر منداڵەکانیان کچ بێت یان کوڕ بێت وەکو بینیمان ڕاهێنەرەکان وەکو فێرخوازەکان کە بە هەردوو ڕێگەزی تیادایە ئەتوانن منداڵەکانتان لە هەر تەمەنێکا بێت لە هەر ئاستێکا بێت بیهێن نام خانەیە و سوود لەم هونەرە وەربگرن. هەمیشە شاد و بەختەوە.